دانوستاندنên Partî û Yeketî, dîdar û hevdîtinên Selahedîn Bahedîn Emîndarê Yekgirtuya Îslamî, nerînên cuda li Cemgoran û Komela Îslamî çêkirîne. Di nihada behejûyekê tê kirin ku beşek ji aliyan hikûmeteke karbirekêr pêk bînin heya wê demê ku hilbijardin tê encamdan. Bi zava goran ku di destpêka çêbûna wê de wek hêzeka opozisyonê xwe nasand û pişra bû beşek ji kabîneya heştem ya hikûmetê heya dûrxistina wezîrên wê di nihada beşek ji serkirdeyên wê behejûyekê dikin ku pê diçe ew jî di demên bê de bibin opozisyon. ئێمە لە ئۆپۆزیسیۆن بوون ناترسین و ئێمە پێشووتریش هێزێکی ئۆپۆزیسیۆن بووین پاش دواتر لە حکوومەتی بنکەفراوانە بەشداریمان کرد بەڵام ئەم بژاردەیە بێ بژاردەی خۆمان بێت نەک هێزێکی تر بەسەرمانە بیسەپێنێ لەبەرەوە هەر کاتی ئێمە خۆمان گەشتینەوە قەنەعەتی ئۆپۆزیسیۆن بین و بە ئۆپۆزیسیۆن بوون ئەتوانین زیاتر پارێزگاری لە مافەکانی خەڵک بکەین بە هیچ دوو دڵێک ئەتوانین ببین بە ئۆپۆزیسیۆن. نەرینا کۆمەڵا ئیسلامی بە وی جۆریە کو ئەگەر پەیکەرێ vê حکوومەتێ وەک پێویست نەبە دikarin bibin ئۆپۆزیسیۆن. ئەگەر جارێکی کە ئەوک هاتۆ بەردەمان پێمان وایە و چۆن لە پێشووتر لە ئۆپۆزیسیۆن بوونمان ناتوانیمان کارابین و دەنگی جەماوەر بەدەست بێنین ئێستش لەو تۆزە پشکەی کە هەمانە لە حکومداریە بە هەمان شێوە بەسەرکەوتوی توانیمانە نوێنەرەکانمان کاری خۆمان بکەین دڵنیاش مەگەر جارێکی کە ببینەوە بۆ ئۆپۆزیسیۆن دەتوانین دەنگی خۆمان لێرانە لە بەرامبەری نەعەدالەتیەکان و گەندەڵیەکان و کێشەوی گرفتەکان بەیان بکەین. پشتی پرسا سەرڕاستکردنا یاسا سەرۆکاتیە هەرێمێ لە پەرلەمانی کوردستانê و هەوڵدان بۆ ڕۆنشتنا پەرلەمانی لەسەر وێ پرسێ گەرژی و ئاڵۆزیدنا بەرە هێزên سیاسی بە تایبەت پارتی و گۆڕان خوردبوون و ji karxistina پەرلەمان و دوورخستنا وەزیرên گۆڕان li peyxwanî.